هەموو دەمێ ڕوو دەدا یعنی فترەکەی دیکە هەفتەی پێش ئێستا عینی شت مانیان گرت و ئیشەکانیان بەجێهێشت ئێستا عینی ئەو ڕۆ دوو ڕۆژە دیسانەکە عینی شێواز هەموو پیسایی و خۆڵ و خاشاقە هەموو لە ناو بازاری کەوتیە بەڕاستی بۆ نەچی ناخۆشی هەیە بەڕاستی وێرانی کردی ئەو مەتیقی وێران کردێ بە یەک جاری بۆن و حەشەڕە و دەوان بەرپرسەیش خەتای بەرپرسی شاری کوێ دەی بە جوابێ لەسەرەوە شەی چێ بەشی شارەوانی بابە گروپ قایم قامیەت دەی بێنە سەر خەت بزان لەبەر چی ئەو کرێکارانە مانیان گرتیە و ئەو زبر و زبلانە و خۆشاگە فرێ نادەن موچەیان نەداینێ دەیان دەپرسی دەرە سێ مانگە موچەمان وەرنەگرتێ پارەمانوانی ژیانیان دەوێ و دەیانەوێ بژێن منتیق نییە سێ مانگ پارەی ئەو کرێکارانە نەدرێ پێویستە حکوومەتی خۆجەی کۆیە هەستی بە ڕێگایەک شێوەکەک داوا بکە و شەکان جێبەجێکردنا ئەو بۆ شارە زبر لەبەر زبری جێی نابتەوە بۆ ئەگەر لەبەر شتەچی نەبێتکانەکانمان قەپات دەکەین دەچینەوە مارە بەس بۆنی هەن ناخۆشە هەر کۆتاین هەموو نەوە زب لە خوارێ لێرە ڕوو دەکەن هەموو دکاندارەکان لێرە ڕوو دەکەن خەڵکی بێگانە بێرەدادێ هەر بۆ دەمی خۆی دەکسێری پێدێست شاری کوێ دەبی چۆن شارێکی گچکە و جوان و خاوێن چۆن دەبی ئەوها زەبالەبی ئەی بەرپرسی کوێ لۆ نایە بە جواب لۆ نایەنە سەرخەت هەر دەچی دەچ ڕوانگەچی هەر کەس تۆ بە ئیشی خۆی ئێستاوە بەشی شارەوانیە با بە گوربەوە دەبی ئیشەکەی خۆی جێبەجێ بکە قایم قامیت بزانی مەسئولی حکوومەتی خۆجەی کوێیە دەبی هەستی بەو ئیشانەی کە خزمەتی هاوڵاتیانی شاری کوێ بکە بەڕاستی شارەکە وێران دەبی ئەگەر هەر کەسە و ئیشی خۆی نەکە داوا لە حکوومەتی خۆجەی کوێ دەکەین هەستی هەڵوێستێکی هەبی بەرامبەر ئەو زبر و خۆشەکەی کە لەو شارەی کەوتۆ و بتوانن بە شێوەیەکی جوان ڕێک و پێک جێبەجێکەن و ئەو دڵی ئەو کرێکارانەش ڕازیکەن و موچەکانیان بۆ سەر بکەن بەشکن بێن خزمەتکەن چونکە ژیان بەبێ موچە نابێ ئەوانە چۆن بژێن سەد لە سەد خەڵکی بێزار کردووە لەو سەری شار بۆ سەری شار لە ئازادی و بۆ ئیسکانەوە ئەو هاوجادەبان ناو بازار ناو کۆڵانەکان من زبر و زاری ئەو شوی خۆمان بە تەکسێک بردیە فڕێمدایە لە ئازادی زبری خۆمان هیچ ڕۆژ کۆ بوویتەوە بڕۆ ماڵەکان تەمەشاکە بێزار بۆ بۆندێ سوێن بەخوای هەموو کرمی هەرینەیە ئەو زبرە خەڵکی بێزار کردیە من ناحەقی کرێکارەکانیش ناگرم حەق خۆیانە داوای مافی خۆیان دەکەن کاکە کێشەکە لەکوێ لە حکوومەتە تو لەسەر بەحری نەوتی لەسەر غەزێنەی گەورەی ئەوە چەند کیلۆ زێر دیتراوە ئەو هەموو داهاتە بۆ چییە دی کرێکاری فەقیر بە 300-400 هزار شارد بۆ خانەکاتەوە و پارەکەی نادەی غەدری لەیەکە ئەویش ناحەقی حەقی خۆتی مانی گرتیە بێزارە لە ژیان خاوەن ماڵ و منداڵە هیچیان نەکرد ئەگەر شتێکیان بکردا هەر چەند ساڵە شتیان کۆ کردەوە داهاتی شارەوانی داهاتی خەستخانە داهاتی دادگا داهاتی ناخۆ شارەکە دڵێ هەمووکانی نییە بۆ خاین نەکەوە کرێکاری هەمیشەی نییە بودجە نییە نەسریە نییە بۆ خاوین ناکەیەوە یعنی شارەها جوانە ئەوە شاری ڕۆشنبیریە ئەوە شاری حاجی قادر و مەلای گەورەیە نەخێر ئەوە کەنعانە کوێیە نازانم چەند بێزارە بی لە ناشرینەکەی لە بۆنەکەشی لێ ڕاوەستێ ئەدی تو شاری کوێ خەڵک سێم حافزە پێکەوە دەبەستێەوە خەڵک بە کوێ داڕەتە بێ دەیبینێ چۆن بێزار نابێ ئەو شارەکەیە والله حتا خوا پێی خۆشە بێزاری کردووم جا لەوەی پیستر لەو شارە نەونەوە هەموو عالەمەی لەوەی پیستر هەیە بەخوای ئەوەندەم بۆن کردو هێر بوو باوەڕکە ئەوەندەم بۆن کردو هێر بووم ئەوەندە پیسە سارە ڕێنیە ڕاوەستێ دەزانام ڕێنیە بڕۆ لەبەر پیسایی و خاشاک و تۆز و خۆڵ و ئەو هەموو ئەوەی فرێ دەدەن بێگومان شوێنێک پیس بێ خەڵک پێیدا ناڕوە شوێنێک پیس بێ خەڵک لێرە ناوەستێ شوێنێک پیس بێ خەڵک تخونی ناکەوێ ئێرەش پیسە ئێمەش هیچ چارەمان نییە لێرە دادەنشین بەخوا هەفتەیە یەک تەسبەحی ناپڕۆشن ئەو بۆ نەشم بۆ دێ ئەو گەرماش لەولاوە